سڵاوی خوای گەورەتان لێبێت. ڕاستە ژیان قورسە وەکو دەڵێن سەنگینە و داخوازیەکانی ژیان وای لێ کردوین کە زۆر بمان ماندوو بین و زۆر جار باوکان دێنەوە یاخود دایکان لە ماڵەوە تووشی نیگەرانی دەبن خێرا بقا پێشکاوە پیاڵێشکاوە کارێک ئەنجام نەدراوە گستێک نەدراوە زۆربەی کات بە تووڕەیی بە نیگەرانی مامەڵە لەگەڵ ماڵ و منداڵی خۆماندا دەکەین. ئایا دەزانی ئەم تووڕەیە کە دووبارە ئەبێتەوانێ وا دەکا ژیانی خێزان بێتە دۆزەخ بێتە نیگەرانی بێتە سەرچاوی خەم و خەفەت و ئازار و ئەشکەنجەکان؟ باجار بە جارێکیش هەناسەیە بدەین بە ماڵ و خێزان بە پێکەنینێک بە خەندەیەکی خۆش بە ڕێزەوە بە مامەڵی جوانەوە قەچێکە ئەگەر گەمەیە لەگەڵ مناڵەکان تا بکەی قەچێکە ئەگەر هاتوو بە شێوازێک گریمان هاتی تەوانی ماڵەکەت گسی نێنراوە ئەگەر گسێ بگی بەدەستەوە بڵێ ئادەی بابزانێکین کێمان ئازاین و کارەکە ئەنجام ئەدەین. پێویستەکە بە پێکەنینەوە خەمەکان لابەرین زیاتر لێ پێچینەوەکان بکەینە خەندە و خۆشی. سپاس بۆ ئێوەش.